ئێمە وەک سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی قوتابخانەی کانی عاشقانی بنەڕەتی لە هەڵەبجەی شەهید ناڕازین بە دانانی ئەو بەڕێوەبەرەی کە لە دەرەوەی قوتابخانەکەمان بۆمان دانراوە. لە کاتێکدا چەندین مامۆستای بە خزمەت و بە ئەزمون کە چەندین ساڵ بەڕێوەبەر و یاریدەدەر بوون و سەرجەم مەرجە یاسایی و پەروەردەیەکانیان تێدایە لە قوتابخانەکەماندا بوونی هەیە. پاش ئەوەی بەڕێوەبەری پێشومان بەویستی خۆی دەستی لە کار کێشایەوە، ئێمە زۆر داوامان لێ کرد کە دەست لە کار نەکێشێتەوە، هەرچەندە سەر بە حزبی دەسەڵات بوو، بەڵام ئێمە زۆر هاوکاری بووین و پێکەوە هیچ کێشەیەکمان نەبووە، بەڵام ئەو هەر سوور بوو لەسەر وازێنانی. ئێمەش لە ناو خۆماندا بە تێکڕای دەنگ مامۆستایەکمان هەڵبژارد بۆ ئەم پۆستە لە 15 نۆی 2021. ئەم پێشنیارە بە نوێنەرەتی چەند مامۆستایەک و واژووی سەرجە مامۆستاکان هێناومانە بۆ پەروەردە بۆ هەردوو سەرپەرشتیاری پەروەردەیی. پێمان وتن ئەگەر ئێوە دەتانەوێت زانست و پەروەردە لە قوتابخانەکەمان پێشکەوێت و پاشەکشە نەکات، ئەوە ڕای ئەم هەموو مامۆستا و فەرمانبەرە لە بەرچاو بگرن. لە کاتێکدا کە سیستەمی نوێی پەروەردە پێشنیاری بۆ ئەم شێوازی دانانی بەڕێوەبەرە کردووە کە هەر بەڕێوەبەرێک ینی هەڵبژێرێت لەلایەن مامۆستانی قوتابخانەکەەوە هەڵبژێرێت، ئێمەش هەمان شتمان کردووە. بۆیە داوا لە بەڕێزیان ئەەکەین کە ئەمری ئەم بەڕێوەبەرە هەڵبوەشێنێتەوە و مامۆستایان سەرجەمیان ناڕازین بە دەنانی ئەم بەڕێوەبەرە و داوا ئەەکەین بەڕێوەبەرێک لە ناو خودی مامۆستاکاندا دابنرێت و هاوپێچیش ئیمزای سەرجەم مامۆستا و فەرمانبەرانمان پێ کە ناڕازین بەهێنانی ئەم بەڕێوەبەرە. ئەمە واژووی سەرجە مامۆستاکانە لەگەڵ فەرمانبەرانیشە.